بدقائق بیدنگی بو گیان پاک توایا شهیدین کرد و کردستان و شهیدین بزاوا رزگاری خوازا گله کرد هر چار پارچا بیدنگ رانستین. زور سپاس کردستان یا نمان با قومی کرد زمان ناشکین دانری تو بی زمان ناشکین دانری تو بی زمان کس ناوی کرد مردوا کس ناوی کرد مردوا کرد زندوا زندوا قد نانوی آلا کمان زندوا قد نانوی آلا کمان بمرولي هنجي سورو شورشين سيرك الخناوية رابر دومان سيرك الخناوية رابر دومان كاسنا لكرد مردوا كاسنا لكرد مردوا كور خوشکو برایت برایس کردستانین برایس سلاوین گرمگور مینا گرماتیا تونگا پیشمرگین قهرمان پارێزەرێت کەرامەت و ئاخا پیرۆزا کوردستانê لەوە بن ئاڵایê کوردستانê سمبولا شەرەفا gelê me ye. هافکاری پارتە کوردستانەکان لە هۆڵندا بەڕێزان کوردستانیان و دۆستانی کورد لە هۆڵندا ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە کە زۆر بەدڵخۆشیەوە مژدە و پیرۆزبایی لە خۆمان و لە نەتەوەی کورد دەکەین لە هەر شوار پاشەی کوردستان و لە تاراوگا مژدەی دەرکەوتنی ئاسۆی سەربەخۆیی و پیرۆزبایی ڕۆژی ئاڵای کوردستان و پیرۆزبایی پێکهێنانی هاوپەیمانی کوردستان لە هۆڵندا مژدەیە بەڕێزان مژدە کە ئاسۆی سەربەخۆیی لە ناو جەرگی وڵاتی کوردانەوە دەچێپێنێت بە گوێماندا و دەڵێت خەنە بکەن دایکی شەهیدان زەماوەند بکەن باوکان هونەرمەندان ڕۆشنبیران کرێکاران جووتیاران مامۆستایان قوتابیان خوێنکاران لاوانی خوێنگەرم با بە هەمووان بەدەنگێکی بەرز هاوار بکەین سەربەخۆیی بۆ خوێنی شەهیدان بۆ ڕەنجی هەزار ساڵەی نەتەوەی کورد ئەوە سەربەخۆیی لە دەرگا دەدات با بە هەمووان دەرگای لێ بکەینەوە و بەخێر هاتنی بکەین و زەماوەندی بۆ بژێڕین ئاڵای کوردستان ڕەمز و سنبل و شەرەفی گەلەکەمانە و بە درێژایی مێژوو بۆ بەرز و شەکاوەبوونی ئاڵا پیرۆزەکەمان قوربانی زۆرمان داوە و بەردەوام دەبین لەم ڕۆژە هەر جۆرە بێڕێزیەک بەرامبەر بە ئاڵای کوردستان بە تایبەتی سووتاندی لەلایەن ناحەزان لە شاری ئاموودا شەرمەزار دەکەین و دڵنیاین گەلی کورد لەو بێڕێزیە خۆش نابن هەروەها لەم ڕۆژە پیرۆزەدا کە ڕۆژی ئاڵای کوردستانە ئێمە وەک هافکاری پاردە کوردستانەکان لە هۆڵندا پشتگیری تەواو بۆ پەیامی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی دەردەبڕین و داوا لە هەموو لایەنە کوردستانیەکانی باشووری کوردستان دەکەین کە بەرژەوەندی نەتەوایەتی با پێش بەرژەوەندی حیزبەکان بێت بۆ دەرباسبوون لە قەیرانەکانی سیاسی و ئابووری و داوایان لێ دەکەین لە جیاتی دەستی یەکتر بشکێنن دەستی یەکتر بگرن کە وەفاداریە بە خوێنی شەهیدان و تاکە ڕێگەیە بەرەو سەربەخۆیمان دەبات ئەمە بروکەن وڵاتی هۆڵندا باشێڕی دەنهاخ ئەم ڕەوەندە کورد کۆم بووینە بۆ بێ ڕۆژە پیرۆز ڕۆژە ئاڵای کوردستانê
ام آلای کردستان الهمی کردستان یا پیروز کن و ام به هالکفته تبیجین همین رفنده کرد ولات هولندا تبیجید سرکردات یا کردستان ین برس دم هات درنگ جینینه بلکی یاب سرجی و چوی دولت سر بخویا کردستان راگینن هر کسی که بیجید درنگه بلا بخو بیجید ام آماده اینه وکو روندا کرد الولات هولندا بو هر قربانیه که بدین بو دولت که سر بخویا کردستان بس ایدی ما بندستی منفت بس ایدی ام بندستت خلکی و بین مدفت ما دولت که سر بخویا کردستان هبید چه رنگی بید بلا وی رنگی بید آلای مجید ناف آلای جهان دا برز و بلند ببید امجی ببینه خدانت سرودانت توایت یا خو امجی ببینه خدانت آلای خو امجی ببینه خدانت سنورت خو و پارزینش دجمنا آلای کردستان گر روژه بسر بخوایی لسر کردستان سیرت کم غریب شرط گر یادی بهشت و حوزی کوسر کم ولالا سوره سرکیو هردان سورن بخوینی شهیدی کردان ای هوالانی ریگای گلو خباتم قهرمانانی گلو ولاتم ئێوەلاوێ بوون ڕوبەڕووی دوژمن بێتر زەڕەونا نازار و کوشتن هاتنە ژێراڵای کوردی پێشڕەومان جەنگان بێکۆڵدان بۆ کورد کوردستان ئێوە دەرتان خستکە ئەم میلەتە بەزینی نییە و ژیانی هەڵبەتە دەرتان خستکە کورد ئەژی و ئەمێنێ حەقی خوراوی ئەبێ بسێنێ ئێشتاش براگیان سوێن بەخوا بە شۆڕشمان بە کورد بە کوردستانمان بەو خوێنەی لە دەمی زامتان ڕژاوە بەو مێشکەی لە ناو خۆڵا پژاوە بەو گۆڕستانەی دوای گولە باران ئێوەی تێنێژران بێ ناو نیشان بەو دایک و باوکەی ڕۆڵەکەی کوژرا بەو برا و خوشکەی بێبراکرا بەو دێهاتانەی کە تۆ بدای بێژان بەو مناڵانەی بە زۆر سووتێنران بەو پێشمەرگانەی کە کوردستانیان کرد بە گۆڕستان بۆ دوژمنانیان لە ژێر فەرماندەی کوردی کۆڵنە دەر ئەو ڕێگە گرتمان هەرێگرینە بەر تا هێزی مەرگی چەپۆڵی دوژمن ناچارە بە زێو ملکەچ ئەوەستن چونکە ئێمەی کورد ئاڵای بەرزمان بۆتە کوردستان یانەمان هاتم بە گەنجی ئەڕۆم بە پیری کوردێ خاین بێ لەعنەت لە شیری کوردە وریابن نەبی بە جاسووس پارە وەرنەگری لە باتی ناموس زۆر سپاسدانەکەم بە بۆنەی ئاڵای کوردستانەوە گەرمترین پیرۆزباییەکەم لەگەلی کورد و کوردستان بارچوار پەرتەکەەوە بە هەموو ڕەنگ و بۆنەکانەوە بەڕاستی ئەوەی ئاڵای کوردستان بە بەرز و مقدەس نەگرێ معنایەوەی خیانەتێکی گەورەیە چونکە ئاڵای ڕەمزی گەلێکە زیاتر لە 60 ملیۆنین ئێمە میلەتێکی غەدر لێکراوین ئێمە چەوساوین بە دەستی دوژمنانەوە لێرەوە پیرۆزباییکی گەرم گەرم لە تەواوی دایکی شەهیدان خانەوادەیان بۆ پێشمەرگە عەزیزەکان هیوای تەمەن درێژی بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا زەنگی سەربەخۆیی کوردستان بەڕێوەیە ئێمە بەو پەڕی خۆش و جرۆشەوە پێشوازی لێ ئەەکەین هە لێرەوە پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم بەڕاستی کوردی هەر چوار پارچە لە پارە لە هەولەندا هەمویان بە دڵێک و بە یەک ڕەنگی ئاڵای کوردستان پێشوازی لێ دەکەین هەر بژی پێشمەرگە از روژه آلا کردستان الهمی خلق کردستان پیروزت کم تایبەتی جناب سروک بارزانی ایویدارم دم سرخابون آزادی کردستان سرخابون آلا مج دیار بد ناف آلا نتایت یک گرتوده زور سپاس کس که تجرنگ چیایه تم دخوازه پیش وچون سوره تجخوی نشهیدن کدرکات دچون سوره تجخوی نشهیدن کدرکات دچون سپیت بخت خوشی بو نشان آشتیه سپیت بخت خوشی بو نشان آشتیه زرت جروج اولات وایها درج چیه زرت جروج اولات وایها درج چیه و بفرمانات شرکن پشمرگه می قهرمان لبنسیات بخوینن خورتو کچین خوندوان لبنسیات بخوینن خورتو کچین خوندوان کرد لتا دیکن سلاوه تفجوان و اختیار
کرد لتهدیکن سلاوه کچو خورتو اختیار افریقا عمل بری آماده بین رجوع علا کردستانیه و ام هیویا ما اف علایه وک علایت ملت خلکی نتویت گرتی بکفت رضا علایت دنیای ده و ام جبن سر بخو و دخواست سرخبونی بو ملت کرد و کردستانت کن هیویا ما اف حمی ملت کرد پشتوانی و روجه بتو و هیویا ما جاره که دیو ملت کرد سر بکفت پیروزک امرو یادی علای کردستان ام یاده پیروزه لشاری دناغ لهولندا کردومانه پێشکەشیەکەین بە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بە دایکانی شەهیدان بە هەموو ملەتی کورد لە چوار پارچەی کوردستان ئەوە ئەم ئاڵە جوانەی کوردستان ئینشاڵڵا هەر شکاوە بێ لەسەر چیاکانی کوردستان بەدەستی پێشمەرگە و بەدەستی کورد هەر بژی کورد بژی کوردستان بژی ملەتی کورد دەرونی تەوساوەکانە دەژی هەمیشە هاوڕێچەک و بڕوە و سەنگەر و کەشی چەبڵا هەمووشە هاوڕێچەک و بڕوە سەنگەر و کەشی هۆکراکی پێشمەرگە شۆڕش گێری قارەمان هۆکراکی پێشمەرگە شۆڕش گێری قارەمان ناوی پیرۆزی تۆیە بۆ دەوێتی سەر زمان ناوی پیرۆزی تۆیە بۆ دەوێتی سەر زمان بۆ دەوێتی سەر زمان بژی پێشمەرگە سڵاو تەلێبێ یەڵا یەڵا بە بۆنەی ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆزبایی لە هەموو کورد و کوردستانەکەم هیوادارم ئەو ئاڵایە هەر سەربەرز بێ بۆ یەکڕێزی و یەکەتی کورد کوردستان هەر چارپارتەی کوردستان سڵاوێکی گەرم بۆ پێشمەرگە قارەمانەکانم و سڵاوێکی گەرم بۆ دایکی شەهیدان و خوشکی شەهیدانی ڕێزی ئەو پەڕی ڕێزم هەیە بۆیان سەربەرزن بەو ئاڵایە ئەو ئاڵایش ئەو ئاڵا پیرۆزە پێشکەشی هەموو پێشمەرگە قارەمەرەکانی کوردستان دەکەم. هۆکاکی پێشمەرگە شۆڕژ گێری قارەمان هۆکاکی پێشمەرگە شۆڕژ گێری قارەمان ناوی پیرۆزی تۆیە بۆ دەوێتی سەر زمان ناوی پیرۆزی تۆیە بۆ دەوێتی سەر زمان بۆ دەوێتی سەر زمان باشە ڕۆژە ئالایە کوردستان و پشگیریا پێشمەرگە و پشگیریا هەلوەستا سەرخەبوونا کوردستان لەگەلی کورد هەمووی پیرۆز دەکەم ڕۆژێکی وسا پیرۆز هێویدارم ساڵێ بێ ئالا مەژی نێو ئالێ نەتەوێن دن و وڵاتێن دن دە بلند ببە و ئەم وڵاتێکی سەربەخوا ببینن وەکو هەموو ملەتی دنیایە. ji bo Partî Sosyalîsta Kurdistan îro ji bo me rojekî gelek dîrokî ye û pêwîst e em hemî Kurd mil bidin milê hev dest bidin destê hev roja alayê Kurdistanê bi serberzî û serbilindî pîroz bikin. Ber wê yekê ez Komîta Hevkarî li Hollanda pîroz dikim ku çalakiyek wisa amade kiriye. A duyem peşmerge kahraman îro dijê teröristan her çar parçayê Kurdistanê da dijê dijminên gelê Kurd nav şerekî kahramanî de ye. Em
پشکریا پشمرگه قهرمان دکن ام همی دبیجن ام همی پشمرگنه اوانان رونیا چاوی منه و جبو من ناو کردستان و ناو پشمرگه قط هفودن جدا نابه چاوا گوشتو ننوک جدا نابه پشمرگه و کردستان جی جدا نابه آدویم هری گرنگ ام دنرن روجراتا ناوینه دا به توایی سر آخا قدیم کردستان دا شرکی گمار هنه سبب وی چیه هر عشیره عرب بون خودی دولت کی سر بخواه ایرو سروک حرم کردستان رزار کک مسعود برزانی سرخابونا کردستان شیارا سرخابونا کردستان بلند که دبی ام کرد ام همنی پارتین کردستانی ام چه رنگ دبه بلا ببه چه فکر دبه بلا ببه ام پشتوانیا رزار سروک کک مسعود بکن و روزک زودتر ام ببین خودی دولت کی سر بخواه دبیم بجی کردستان بجی پشمرگه قهرمان برشتی و من ششانت بودا بیشی چند سالا ای هلکی خبات کین بجی ام جینتالا ای هلکی خبات کین بجی ام جینتالا او کاکی پشمرگا شورش گردی قهرمان او کاکی پشمرگا شورش گردی قهرمان نای پیروزی تویا بودمتی سر زمان نای پیروزی تویا بودمتی سر زمان بودمتی سر زمان کردستان کامای حیاتم کردستان کامای حیاتم پشمرگایاتی رگی ناجاتم پشمرگایاتی رگی ناجاتم کردستان کامای حیاتم کردستان کامای حیاتم پشمرگایاتی رگی ناجاتم پشمرگایاتی رگی ناجاتم ئەمڕۆ هەفتەی دوازدە ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان هەروەکی ڕۆژی ناورۆزی لێرە هاتینە هەموو کوردەکانی تاراوگا ئەو ڕۆژە پیرۆزە لە یەک پیرۆز بکەین و بە هیوای ئەوەی کە ساڵی داهاتوو لە عینی کات بتوانین سربەخۆیی کوردستانمان ڕابگەینین و ئالای کوردستان بتوانین هەڵ بدەین لە نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک زامی دوری تۆ کەنگەی ئازار هێرە زارێ خەمی ئای هەزارە کۆچی ئۆی هەزارە کۆچی ئەی لە باجەت هێشتە گیان نەیپرسی بۆچی ئۆی نەیپرسی بۆچی مارم خڕبی مارم خڕبی مارم خۆش و دەردە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای پیرۆزە پیرۆزبایەکی پر بەدڵ لە پێشمەرگە قارەمانەکانەکەم لە دایک و کەسوکاری شەهیدە سەربەرزەکانەکەم ئەمڕۆ ئێمە لە وڵاتی هۆڵەندە لە شاری دەنهاق توانیمان ئەم یادە ڕۆژە بەرز ڕابگرین لەبەر خاتری خوێنی شەهیدان و پێشمەرگە زۆر سوپاستانەکەم ماشەڵڵا لەو هەموو کوردە شوق وذوقي كور شاوانا يارن هوران بوديران شوق پیرۆزبایی ڕۆژی ئاڵای کوردستانەکەین ڕۆژێکی زۆر پیرۆزە بە
بەو پێی کە ئەم ئاڵایە بە خوێنی چەناها شەهید هاتۆتە کایەوە وە کەسانێکی زۆر ئەم ئاڵایان پێکێناوە و هیلاک بوونتیایە ئەمڕۆ هاتوین بە شەیدان ئەڵێن ئێمە دەستخۆشی لە شەیدانەکەین ئێمە پێزانینمان هەیە بۆ خوێنەی ڕشتیانە ئێمە ڕێز و احتراممان هەیە بۆ خێزانی شەهیدان زۆر زۆر سپاسی ئەو کەساناکرد کە هەوڵێن بۆ سەربەخۆی کوردستان ئاسۆی سەربەخۆیی دەرکەوتووە هیوادارم هەر هەمومان بەرەو ڕووی ئەو ئاسۆیە بڕۆین و لەژێر ئەم ئاڵات جوانە سەربەخۆیی ڕابگەێنین ئەم ڕۆژە ئاڵای کوردستانەدا لە تەڤایە ماڵباتên شەهیدا پیرۆزکین و بلا دڵنیا بن ji bo parastina Anayê Kurdistan me qurbaniyê dayin û dê berdam bên ser qurbanîdanê û ev ro kernevala Alayê Kurdistanê nexşel kernevala serxwebûna Kurdistanê bijî Kurd bijî pêşmerge ئەوڕۆ هەر پیرۆز بێ لە هەموو کوردێکی هەرچی خۆی بە کورد دەزانێ ئەوڕۆ لێ پیرۆز بێ بە ئومێدی وەم ڕۆژێکی هەرچی زۆر کوردستان چاوێ و سەربەخۆی خۆمان ئەلام بکەین و لە ژێر چەکمەی هەرچی دیکتاتۆری دنیا ببینە دەرێ و ببینە کوردێک ببینە کوردستان ببینە یەک ببینە برا یەکتر زۆر سپاس کم چونکه مبخینا شهید اف علایه یه برز کری و ده هر یه برز بید و ایش مزگینی بو دیگه شهید خینوان بلاش نچو کردستان آبا بو نزدیکترین وقت سر وقت سروک پشمرگه مسعود بارزانی ده کردستان بیتا دولت کردی ده را گهینید به نزدیکترین وقت کردستان همیه انشالله نشر چهار پارچه کردستان همی سر بخوبه نقشه لده علامت کردی سر بخویی سلام بوده بود کرد و کردستان همیه بجید کرد بجید بارزانی I'm Mike from Greece and I came here in National Flag Day of Kurdish people to support the Kurdish cause for independence and democracy because I think that the Kurdish independence will contribute to the stability of the region. لەم ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان لە پێشمەرگە قارەمانەکانمان لە دایکی شەهیدان لە هەموو کوردێک لە هەر چوار لای پارتی کوردستانەوە پیرۆز بێ ڕۆژی ئاڵا ڕۆژی ئاڵای هەموو کوردستانە. از پرسماها همی گلی کرد و کردستان کم و بلخص سروک برزانیت کم و همی گلیمه کردا و عائله شهیدا و رز و صلاب بو همیا پیام ما علا کردستانیه جبو سیوانه که جبو همه ملت کرد گره کم لی خودی در کردن و هم هر دم هلدن جور یعنی یالا شهید کرد و کردستانی هم لی خودی در کردن اول سیوانه متوایه پیروز دکن بو همی گلی کرد و کردستانه
ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە کە ساڵی 1946 لەلایەن جەنابی قازم حەمۆ هەڵکرا لە کۆماری کوردستان لە مەهاباد. ئەمڕۆیاتی ئەو ڕۆژاکەینەوانەیە کە ئاڵای کوردستانی سا خەریکە بەرەو دەوڵەتی کوردیمانەبات بەداخەوە کە هەندێک کەس لەوە تێ ناگەن کە ئێمە ئەبێ خۆمان بڕیار بۆ خۆمان بین نەک چاوەڕوانی هیچ لایەنێک بین هیچ کەسێک بین. چونکە ئەگەر سیرکەن ئێستا کوردستان شکڕی دەوڵەتی خۆی گرتووە دەوڵەتە بەڵام ئەعلان نەکراوە. هەندێک کەس دەڵێن کە کارەبانیە ئاو نیە نازام چی نییە مادیە بەڵام بەداخەوە دەڵێن کە گوایە ئێستا کاتی دەوڵەتی کوردی نیە بەڵام بەداخەوە وانە ئەگەر ئێمە سیرکەین تامیلی شەرقی تامیلی ڕۆژهەڵات کاتێک کە دەوڵەتیان ئەعلان کرد یەک جادەی قرتاویان نەبوو یەک قوتابخانەی کۆنکرێتیان نەبوو. ئێمە ئێستا کوردستان لە چاو ناوچەکە لە هەمویان پێشکەوتوترە لەبەرەوە ئێستا کاتێتی هیوادارم کە بە یەکگرتووی هەمومان پشتی سەرۆک بەرزانی بگرین بۆ هێنانەندی دەوڵەتی کوردی. چکە ئەگەر ئەم فرسەتەمانە دەست بچێ تاوەکو 100 ساڵی تر فرسەتی وامان وەرناگرێت. زۆر سپاس. وأم قال لك هيفينة يمكن جو أفعال رنجين جو وكش دسي برزاني جهايش دسي سروك مسعود برزاني ولو بميني حتى روجك جروجي كردا هيا بيروز بيلو كردا تفا أفروجك قال لك نشانة أفروجك حتى تبيجي دفي أفر البيرة ما بي دفي أمزاروك خبدن زانبون إنه أفروجه هني قال لك شهيد هاتنا قال لك خوين رجايا قال لك بيش مرجن قهرمان خوين أخوة خستنا جان في داجبو في روجي بيجي كردستان وبيجي سروك مسعود برزاني وبيجي أفروجا بيروز روجا آلا رنجين.